نشان و دراماوە وێنەی گشتی تاوانەکان و دیمەن و چیرۆکە ژینگیەکان لە بۆتەیەکی هونەریدا پیشانی نەوە لە دوایینەوەی کورد و گەلانی جیهان دەدەن. لەو میدیاییەوە بە زمانی جیاجیا کاریگرنگ و قوربایە بۆ ناساندنی تاوانەکانی جینۆسایدی کورد دەکەن. They're still prepared to return to the rubble to try again to build their Kurdistan. لجنەی جینۆساید کارمان کردو لەم کۆنفرانسەیە و سەرەتاش ئێوە بەخێر بێن بۆ دووهەمین کۆنفرانسی جینۆسایدی نێودەوڵەتی ئیم ساڵ کە دووهەمین خولە نزیکەی لە حەوت وڵاتی ترەوە میوان دعوت کراوە هاتوون بانگێش کراوە هاتوونەتە ناو کۆنفرانسەکەەوە و ئەم کۆنفرانسە دوو ڕۆژ ئەخایەنێت حەوت پانێڵمان هەیە و هەشتمین پانێڵیش پانێڵێکی کراوەیە بۆ هەموو ئامادەبووان و ئەو کەسانی کە ئەیانەوێت قسەیەک لەسەر ئەم جینۆساید و ئەم کۆنفرانسە بکەن. ئەو وڵاتانشی کە بانگێش کراون کۆمەڵە خەڵک هاتوون لەو حەوت وڵاتەوە کە هاتوون هەر کەس توێژینەوەی خۆی هەیە هەر کەس بە شێوازێک لەسەر جینۆساید قسەی کردووە بەڵام هەمووی لە دووتۆی میدیا و هونەر و ئەدەبا کۆبۆتەوە. ئێستش بە خۆشحاڵی و کۆمەڵە میوانی زۆر لە ناو هۆڵەکەیان کەمێکی تر پانێڵەکان دەست پێەکەین پانێڵەکان لەسەر ئەدەب و هونەر و میدیان و کۆمەڵێک خەڵکی زۆر پێشنیاریان کرد و تەقدیمیان کرد بەڵام لە کۆی هەمووی 28 توێژینەوە وەرگیراوە ئەمەز لەلایەن خوێندنی باڵا و هەڵسەنگاندنی بۆ کراوە هی دەریشەوەیتیا و هینا و خۆشیتیایە چکە 28 توێژەر توێژینەوە قبول کراوە جگە لە پانێڵەکان کتێبێک چاپ کراوە کە هەموو توێژینەوەکان لەناو دووتێ کتێبەکە چاپ کراوە بێژگەلەوە هەند